درست عزیزان خوشویستان هنردوستان و دیار ئەمشەو کوڕەشی هونەریمان پێکەینەوە ئەمشەو دانیشتوین بە بۆنەی ساڕۆژی لەدایکبوونی مامۆستا هیجرانی مام عوسمان هیوا ژیانێکی خۆش لەسەر کەند و کۆسپەکانی ژیانی دازاڵ بی لە 100 ساڵ تەمەنی کەمتر نەبی بەناوی مامۆستا هیجران و خانەوادەکەیان بە خێراتنێکی ئەو خزم و دۆست و برادرانە دەکەین بەخێر بێن بەسەر سامان هەروەک جاران لەگەڵ تیپی مۆسیقایی من بە ئۆرژی مامۆستا دانا هیرانی ئۆرژی دوو مامۆستا هیجران بە سازە خۆشەکەی سەرەدین فەیسەڵ برای بچووکتان بە گۆرانی لە خزمەتاندام هێمن کەمال ئەستۆی وێنەگرتنی ئەمان کە دەگەوێتە ئەستۆی برای بەڕێزم هەڵمەت منتیکی خۆشەویست بە فۆتۆ کاکدلێری خۆشەویست ئێستاش با بچینە سەر پرۆگرامی تیپی مۆسیقا و فەرموو هونەرمەندی خۆشەویست کاک ئاری محەممەدیش بەشدارە لە ئاگا بەخێر بێ بەسەر سامان ئێستاش با بچینە سەر پرۆگرامی تیپی مۆسیقا و فەرموو دمرم مەزیزم وێڵی گریان و شینم وێڵی گریان و شینم تا دەمرم تۆ خۆش دەوێ هەر تۆی ژیانی شیرینم زاوڕەش مەرگت نەبینم Really
كمان فصل بهار بششينا والله نمساني كمان فصل بهار تو بششينا